لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە کە لە دەستدانی نیوەی زیاتر لە خاکی هەرێمی کوردستانی لێکەوتەوە، ناردنەدەرەوەی نەوت لە کێڵگەنەوتەکانی کەرکووکەوە ڕاگیرا بوو. بەڵام مانگی ڕابردوو هەرێم و بەغداد جارێکی تر لەسەر هەناردەکردنەوەی نەوتی شارەکە کە زیاد لە ساڵێکی تەواو بوو ڕاگیرا بوو، گەیشتنە ڕێکەوتن و پرۆسەی هەناردەکردنەوەی نەوت لە بیرەکانی کەرکووکەوە دەستی پێکردووە. چاودێرانی سیاسی ئاماژە بۆ ئەوە دەکەن پێشخستنی دۆسیەی هەناردەکردنەوەی نەوتی کەرکووک پێش کێشە و ئاریشە هەڵپەسێردراوەکانی تر کە چەندین ساڵە بۆتە گرێکوێرەی نێوانیان جێگای پرسیارە. ئاژانسی ڕۆیتەرز لە 16/11/2018 دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کەرکووک بۆ بەندەری جەیهانی تورکی بڵاو کردەوە، دوای ئەوەی بەهۆی ناکۆکی نێوان بەغداد و هەولێر بۆ زیاتر لە ماوەی ساڵێک ڕاگیرا بوو. بەپێی ئاژانسی ڕۆیتەرز دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کەرکووک لە ژێر فشاری ئەمریکا بووە بۆ سەر هەردوو لایەنی هەرێم و ناوەند. پرۆسەی هەناردەکردنەوەکە چەند کاتژمێرێکی نەخایاندبوو کە پشتگیری و ئۆکەی ئەمریکای بەدوا دەهات. لەو بارەیەوە هێزەر ناوێرد وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی کەرکووک هەنگاوێکی گرنگە. هەروەها نووسیوێتی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی کەرکووک بەرەو پێشچوونی ئەرێنیە بۆ عێراق هاوکات هەنگاوێکی گرنگە لە هەوڵەکانماندا بۆ کەمکردنەوەی هەناردەی نەوتی ئێران. هەروەها وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پیرۆزبایی لە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق و تیمی باڵیۆزخانەی وڵاتەکەی لە بەغداد کردووە کە هەوڵەکانیان لەو بارەدا بە ئەنجام گەیشتووە. بە هەمان شێوە برێت مەگرۆگ نێردەی سەرۆکی ئەمریکا بۆ شەڕی دژی تیرۆر ڕێکەوتنەکەی بە هەنگاوێکی گرنگ و پێشکەوتنێکی بەرچاو لە پەیوەندیەکانی هەرێم و بەغداد وەسف کرد. با بڕوای چاودێران پرۆسەی هەناردەکردنەوەی نەوت لە بیرەکانی کەرکووک بۆ بەندەری جەیهان لە تورکیا چەند ئامانجێکی لە پشتەوەی ئەوانیش بریتین لە یەک بۆ قەرەبووکردنەوەی ئەو نەوتەی کە لە ئێرانەوە بابڕیاری ئەمریکا کەمی کردووە. هێزەر ناوێرد وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئەوەی نەشاردۆتەوە بە ئاشکرا لە قسەکانیدا ئاماژەی بۆ کردووە. دوو بۆ داڵدانەوەی تورکیا چونکە هەناردەکردنەوەی نەوت بۆ بەندەری جەیهانی تورکیا دوجار بە قازانجی ئەنقەرە دەشکێتەوە لا کری گواستنەوە و هەڵگرتنی نەوتەکە. سێ نەوتی کەرکووک بەپێی هەڵسەنگاندن و قسەی چاودێرانی ئابووری بێ بە باشترین نەوت دەستنیشان کراوە بۆیە خواستی کۆمپانیا ئەمریکەکانی زۆر لەسەرە. هەناردەکردنەوەی نەوت لە بیرەکانی کەرکووک بۆ بەندەری جەیهان لە تورکیا لە ڕێی هەرێمەوە سەرەتایەکی باش دەبێت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداد. هەرچەندە ڕێکەوتنەکە لە ڕوویکاتەوە ماوەیەک دواکەوت چونکە بڕیار بوو بەهاری ڕابردوو بگەنە لێک تێگەیشتن و هەناردەکردنەوەی نەوت دەست پێ بکاتەوە، بەڵام هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 12 ئایاری ئەمساڵدا و ئەو دەرئەنجامانەی لێی کەوتەوە پرۆسەی هەناردەکردنەوەی نەوتەکەی دواخست.